بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت کتێبی نایابی مختصر منهاج القاصدین گەیشتوێتە بەشی چوارەم لەم کتێبە. بەشی چوارەم لەم کتێبە باسی منجیات ئەکا، ئەو شتانەی کە ئینسانی مسلمان ڕزگار ئەکەن، نەجاتی ئەدەن، نزیکی ئەخەنەوە لە خوا. ئەفەرمێ ئەم بەشە بەشی منجیات لە تەوبە و ئیمامی غەزالی تەبعاً دەست پێ ئەکا. یەکەمین هەنگاو بۆ بەرەو خواچوون بریتێ لە تەوبە. بە درێژی باسمان کردووە باسی سەبر و شکر، باسی ڕەجا و خەوف، باسی زوهد و فەقر، باسی تەوحید و تەوەکل، دەرسەکانی پێشوش چەند دەرسێک باسی مەحەبەت و شەوق و ئونس و ڕضامان کرد. ئەمڕۆ دەرسێکی نوێ، بابەتێکی نوێ ئیمام لەگەڵ ئێمە دەست پێ ئەکا. ئەویش بریتێ لە مەسەلەی نیەت و ئیخلاس و صدق لەخوا. ئایا ئێمە چەندێک نیەتمان ساغە و چۆن نیەت ساغکەینەوە و چۆن ئیخلاس لە دڵمانە ئەچەسپێت و ئەبێتە سەجیەک لە ئێمە، صیفەتێک لە ئێمە، و چۆن سادقانە و ڕازگویانە لەگەڵ خوایە جەل جەلالوه ژیان بەسەر ئەبین. ئەفەرمێ هەموو ئەربابی بەسیرەت، ئەوانەی خوا دڵداری کردوونەتی خاوەنی دڵ، چاوی دڵیان بینیوێتی، هەر هەمویان متفقن لەسەر ئەوەی کە ئینسان ناگاتە خوا جەل جەلالوه و سەعادەت لە دڵیا دروست نابێ، خۆشبەختی و ئارامی لە دڵیا دروست نابێ ئیلا بە دوو شت نەبێ. یەکەمیان بریتێ لە عیلم، دووەمیان بریتێ لە عیبادەت. بەخوا هەرچی ماڵ و سەر و سامان کۆ ئەەکەیتەوە، هەرچی شتی دنیاوی هەیە هەمووی لە دەور خۆت جەمکە و خڕکە، سەعادەت بۆ دەرونی تۆ نایە. سەعادەت تەنها لە دوو شتە: بڕۆ بە دوای علومی شەرعیە بگەڕێ ورد بەرەوە، بە دوای علومی کەونا بگەڕێ ورد بەرەوە. عیبادەت چەندێک ئەەکەی ئەم دوانە تۆ ئاسوودە ئەکەن. ئاسوودەیی لە غەیری ئەم دوو ڕێگایە نییە. مەهماکەن ئینسان خۆی مانووکە و مێشی خۆی مشەوەشکە و پەلاماری زۆر بدە، سەعادەت و خۆشبەختی بۆ دروست نابێ ئیلا لە ڕێگەی عیلم و عیباداتی خواوە نەبێ. فەرمویانە هەموو خەڵکی تیا چووە، بە هیلاکا چوو، ئیلا ئەو کەسان نەبێ کە زانان. بەخوا زاناکانیش بە هیلاکا چوون، ئیلا ئەو زانایان نەبێ کە کردەوە ئەکەن بەو عیلمەی کە هەیەە. بەخوا ئەوانش کردەوە ئەکەن، هەر هەمویان تیا چوون، ئیلا ئەوانەی نەبێ کە مخلصن و لەبەر خاتی خوا کارەکانیان جێبەجێ ئەکەن. و ئەو کەسانش کە ئەم کارە ئەکەن عەلا خەتەڕین عەظیم، لەسەر خەتەرێکی زۆر گەورن، ئەبێ زۆر بە وریانە مامەڵەکەن، چونکە ئەگەری هەیە لە شوێنێک لە شوێنەکانە قاچیان هەڵخلیسکە و لە دینداری لا بدەن. واتە تۆ پێویستە بە عیلمە، پێویستە بە عەمەلە، پێویستە بە ئیخلاسە. لە ئیخلاسیشە هێشتا، چونکە ڕیا شتێکی خەفیە، شیرکێکی خەفیە لە ناخی ئینسانە، ئەبێ لەوەشە هەرتا ئاگاداری خۆت بکەیت. ئینسان هەرچی کردەوە بکە، ئەگەر نیەتی نەهێنابێ وەک وایە هیچی نەکرد، بەس خۆی مانوو کردووە، هیچی دەستگیر نابێ. نیەتیش بابێنی، ئەگەر ئیخلاس لە دڵتا نەچەسوو بێت، تەنها لەبەر خاتی خوا کارەکەت جێبەجێ نەکەی، ئەو تووشی ڕیا هاتی. ئیخلاس بەبێ دامەزراندنی لە دڵا وەکو تۆزێک چۆنە هەوا لێ ئەدات و ئەڕوا، بەو شێوازە کردەوەکانت ئەڕوا. لە قیامەتە ئەفەرمێ وەقەدیمناه إلى ما عملوا من عمل فجعلناه هەباء منثورا. جاری وایە ئینسان کردەوەی کردەوە بە کردەوەیکی دڵی زۆر خۆش، نازانێ ئەم کردەوە لە ناخەوە ڕازگۆ نەبووە لەگەڵ خوایە جەل جەلالوه. بۆیە سێرەکەی ئەم کردەوە لە ڕۆژی قیامەتە هەوایە لێ ئەدا، هیچی نامێنێتەوە. فەرمایشتەکەی پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم لە خزمەتانە عەرزم کرد. ڕۆژە لە خزمەت ئەصحابە دانیشتە بوو، ڕووی تێکردن و فەرمووی کەسانێک هەیە لە ئێوە، ڕووی لە هاوڵان پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم لە ڕۆژی قیامەتە بەقەدەر کێوی تیهامە، کێوێکی گەورە کوشنروێ، کردەوەی چاکی هەیە ئەیهێنێ، ئەڵێن ئەمە کردەوەکانیەتی. ئەفەرمێ هەوایەکی ئەدات لەم کردەوە هیچی نامێنێت، چۆن تەپ و تۆزێک بڵاو ئەبێتەوە کێوە، کردەوەکەی هەمووەکو تەپ و تۆز بڵاو ئەبێتەوە نامێنێ. ئەفەرمێ ئەصحاب زۆر ترسان، وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بۆمان باس کە نەبادا
ئێمە لەو جەماعەتە بین و بە خۆمان نەزانین. صفهم لنا جلهم لنا ألا نكون منهم ونحن لا نعلم وما جاء نوكو إما لو نزانين فرموي ألا إنهم منكم أو أنا بشكل لإيوه يقومون كما تقومون شون إيوه شون نيرجكن وارجيكن ويصلون كما تصلون شون نيرجكن بهمان شو نيرجكن شون نيرجيان هي روجيان هي بلام يك خصلتي زور خرابيان هي لبيش شاوي خلق أمانة أكن بجواني إذا خلوا بمحارم الله انتهكوها كاتك كز آقايلينيا هر كردويكي خرابات بردسيان جبجيك واتوكو شياطين لجيروا عرب قسي كان هي ألين من الظاهر الله الله ومن الباطن يعلم الله لأشكرايا الله الله تنجوانا كسكا لباطنا قنيوة الشيخ رزاق سيكي هي فرمي باسي الريش سبي أكاد الله بظاهر سبي أما لباطن دا رشو بيسو ملوث وك بني قازان أم ريشة أفرمي لظاهرها هستكر ريشة كي سبي جوان لباطنها غني وكو بني قازان ما بستكت شيء لدروا الظاهر شتيق لباطن شتيق بوي إنسان زور بيوستي بدها مزران دني نيتيتي تحقيقي نيتيتي تحقيقي إخلاصتي تحقيقي صدقيتي أجر أمانة باشي جيبجي نكا كنترول نكا على خطر عظيم بخوالس خطري كي زور قوري هكا قاتي بلا رياش وكوت بوي عزيزانا أم بابي إمام غزالي دسي في أكا بابي كي زور قوري لم ريو إما برو خوا أروين لم ريو بولاي خوا أتين جل جلاله بخوا أجر أم ريو فراموش كين زور شد دسمان در أتش أفرمي مادام أوان دا قرنقا أبي بيوست إما علم من هبه نيت شونا بزانين شون إخلاص صدق لدلمنا أتشسبه أفرمي لسي فصلة بدريجي أم موضوعة مباسك فصلية كم جاري سرتا باسي النية وحقيقة النية وفضل النية لدينا باس أكا درسكا يتر بدريجي أتشي نسر معناي النية وشون النية لدلتا التثبيت أكي خور أهراء ونية مثلا 1000 ناري طبع دريني أكي بخير 250 طبع أكي بخير أو درت هنا يكسر ميدا بهجارك توزي بوسة ضلت يكلاكر ولا قال خوايا ضلت ساكر ولا قال خوايا جل جلاله أبزانا أم ضل لبرد شيء أيداتي آية بو الرياية بو الدنيا لبرو يخلق بيت بلن بياوي تشاكي بو شيء أمبارة تسليمك أقل لبر خاتي خوابي جل جلاله ضل نيابة لويكا أبين نيتك ليرة دا مزرابي بمعنى كلمة أو نيتا هیچ مەبەست و مەرامێکی نەبێت لە پێدانی ئەم پارە تەنها ذاتی خوانن اینجا لێت قبوڵ ئەکرێ اینجا لێت وەرئەگیرێ بۆیە ئەفەرمێن حەقیقەتی نیەت عیبادات لە کێ وەرئەگیرێ ئەو کەسان یوریدونە وجه الله بەس ئەیانەوێ خوا لێیان ڕازی بێ یوریدونە وجه الله بەس خوا مەبەستێکی تریان مرادێکی تریان ئیرادەیەکی تر لە دڵیانە نییە غێری الله نەبێ عمر كوري خطاب ويجراي انت ولا حديثك طبعا فرمايشتي النيات امام النووي فرمي زوريني زانا كان هر كتاب كان نسيبه كم كتاب بم علم بم حديثه دسيان بيكردو بحديث النيات كافرمي بيغمريان صلى الله عليه واله وسلم انما الاعمال بالنيات هم كرده وكان انسان بالنيات وانما لكل امرئ ما نوى إنسان شنيكي لقيامته دزجير أبي تنها أونديك النتيجة ساغي هبو حتى تري دزجير نادي كردوي شنيك كردو الرشتو تنها أوندي دزجير أبي أفرمي بيغمر صلى الله عليه وآله وسلم هجرة زور قورية تو بير كانوا تو لهالبجاي لبرخاتي خو هالبجا بجيبه يلي مال وأموال وخزم وكسوكار وهرهم ويبجيبه يلي أفرمي أو كسي هجرت بو خو بو پیغمبري خو بك صلى الله عليه وآله وسلم بو لا أوان بك أو بو أوانو پاداشتي خوي ورقري بو دنيا بك بو أفرت دزگيري به هيت شي دزگير نابي لهجرته طبعا هجرت علماء أفرمون لجهاد بقرته لعبادته هجرت يعني أجر دين أوات ترابوبكي شي هبي أمش لبوبكي لعبادات بريتيل لجهاد كرنا لبيناوي خويا لو كم تر توزق بريتيل لهجرة دي أجر هجرتك أبو أخوانا بقبولنا كري أبو موسى ما نجرته فرمي بيغمريان صلى الله عليه وآله وسلم لما جلس كذا نشتوي كلا هاولان هات فرمي بياك
وتی یا رسول الله ئێمە لێمان تێکچوو نازانین کێ کەسی وایە جەنگ ئەکا لە پێناوی خوا لە جیهادا زۆر ئازایە تەنها لە بەرەوەی پێ بڵێن ئازایە بەخوا کوڕی ئازایە یەکێک تر تەنها لە بەرەوەی پێ بڵێن کاکە قەومی کورد مەسەلەن قەومێکی ئازان بۆیە جەنگەکە یا قەومی عەرەب قەومێکی ئازان مەسەلەن بۆ قەومگەرایی ئەکات کەسێکی تر یێت قتال ئەکا تەنها لەبەر ڕیا لەبەر خوا نایکە ئەمانە ئێمە نازانین کێ لەبەر خاتی خوایە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمووی من قاتل لتكون كلمة الله هي العليا فهو في سبيل الله هر کەسێ جەنگکە تەنها لەبەرەوەی وشەی خوا بەرز بێ تەنها ئەوە لە پێناوی خوایە واتەوانی تر هیچی لە پێناوی خوایە نەبوو تەنها ئەوەی ئەو نیەتە صادقە لە دڵیەتی ئەوە قبوڵەکرێ کابوو نیەت لە ئیسلامە زۆر گرنگە جابر ئەفەرمێ جارێکیان لە جەنگێکە لەگەڵ پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم لە غەزایەکە ڕووی تێکردنی فەرمووی بەخوا ئێستا کۆمەڵێک هەن لە ناو مەدینە وەکو ئێوە ناڕەحەت نەبوون شێوێکیان نەبڕی تونیان نەبوو جەنگیان نەکرد شەڕەشم شێریان نەکرد هیچ لە ناو مەدینە ئاوا دانیشتون بەقەدەر ئێوە ئەجر وەرەگرن وتیان چۆن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی حەبەسەهم العذر یا لە ڕیواتێ حەبەسەهم المەرض عذرێکیان هەبوو بۆیە نەهاتوون ئەگەنا بەدڵ هاتوون لەگەڵتانە وجودیان نییە لێرە لەگەڵ ئێوە بەس بەدڵ لەگەڵ ئێوان بە نیەت لەگەڵ ئێوان بۆیە لە فەرمایشتێکە فەرمێ من هەمە بحەسەنەتین هەم شتێکە بە دڵی ئینسانە ئەگوزەرێ بە دڵ تا هات کە چاکەیە بکەی فەلەم یعمەلها نەشی کرد بە دڵی هات چاکەیە بکات نەیکرد ئەفەرمێ کوتیبەت لەه حەسەن سبحان الله حەسەنەیەکی بۆ ئەنووسرێ چاکەیەکی بۆ ئەنووسرێ بەس بە دڵیا تێپەڕیوە خوا ئەو چاکەی بۆ ئەنووسێ بۆیە دائما دڵی ئینسانی مسلمانێ پڕ بێ لە چاکە قەت خراپەت یا جێگەی نەبێتەوە بژمێرێ ئەوە چاک ئەوە چاک ئەوە چاک چاکان جێبەجێکە جاری وا هەیە لە قیامەتە گیرت خواردووە نازانی چی بکە یەک هەم بە دڵ تا هاتووە هەژارێکە بینیوە نەدبووە بیدەیتێ خۆزگە هەم وایە ئەوەندەم ئەدایە ئەمەد لای خوا بۆ نووسرا وەکو وایە پێت دابێ ئەبینی ماڵی هەژارێکە بینی خەریکە دا ئەڕمێ وێرانە بێ خۆزگە هەم وایە ماڵێکم بۆ ئەکردن سبحان الله ئەجری ئەو دەسەک وەکو وایە ماڵێکت بۆ کردبێ بۆی لە قیامەتە ئینسان کە ئەچێتەوە حوزوری خوا ئینجا ئەزانێ خوا چەند بەڕەحمە بەخوا تا بە چاوی سەر نەبینین نازانین ئەو هەموو کردەوە زۆرە بۆ ئێمە نووسراوە ئەو هەموو جوانێ بۆ ئێمە نووسراوە نەمان کردووە بەس بە دڵمانە تێپەڕیوە بەخوا لە دڵ تا هەبێ جیهاد کە لە پێناوی خوا ئەو جیهادت بۆ ئەنووسری ئەبینی مسلمانێ لەو پەڕی دنیا مەزلومە زوڵمی لێ ئەکرێ ئاخ دەسەڵاتم ئەبوو لەو زوڵمەم لەسەر لا ئەبرد تۆ لێرەوە بۆت نووسرا وەکو وایە ڕۆشتبی لێ ئەو جیهادت کردبێ من هم بحسنة فلم يعملها بس همك هاتوا بدل الله نشي كردوا خۆزگە ئەم توانی ئەم شەو ئیرادەم وهایە ئەم شەو هەڵسم بۆ شەو نوێش هەڵ نەسام ئیرادەم وایە بەیانی بە ڕۆژوو نەشم کرد بەس ئەوەندە ئەم ئیرادە لە دڵی تۆیە جوڵا سبحان الله بە ئەجر و پاداش وەکو وایە کرد بێت وەتە نووسری ئەبی کەپشی ئەنساری بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمووی هەموو عالەم وەکو چوار کەس بوو ئەوەی لەسەر زەوی ئەگوزەرێ هەمووی چوار کەس بێنە پێش چاوی خۆت کەسی یەکەمیان کەسێک کە خوا علمیش و ماڵیشی داوەتێ علمی داوەتێ ماڵیشی داوەتێ لە پێناوی خوا ئەیبەخشی کام شوێنە حەقی خۆیەتی پارەکە لێ ئەبەخشی تەسەوورکەن لە کوردستانی ئێمە خەڵکێکی زۆر باشن خۆ ئەگەر ئەوان نەبوونە هەر فەقیرمان تەواو هاتنە سەر جادە بەڵام دەستێکی معنەوی ئەم وڵاتە ئەوە بەڕێوە کە ئەویش بۆنی ئیسلامە علمیان هەیە خوا علمی پێ عەتاکرد و ماڵیشی پێ عەتاکرد لە پێناوی خوا ئەیبەخشن بە هەردوو دەست ئەفەرمێ ئەمە جۆری یەکەمی ئینسانەکانە ئەجرێکی کاملی خۆی هەیە جۆری دووهەم خوای گەورە علمی پێ عەتاکردووە بەس ماڵی نییە علمی هەیە موسڵمانە دیندارە ئەزانێ ئەگە پارەی هەبێت چی لێ بکە بەڵام نیەتی ئەڵێ ئای خۆزگە هەم بواە وەکو ئەو مسلمانەی ترم ئەکرد ئەڵێ سبحان الله لەم فەرمایشتە ئەفەرمێ لەو کانە لی مثل مالی هذا ئەگەر بە ئەندازی فڵان کەس ماڵم ئەبوو عملت فيه مثل الذي يعمل ئەخوا ئەو چی ئەکرد منیش ئەوەم ئەکرد ئەوە ئەم بەخشی لە پێناوی خوایە خەسەخانەیەکم لەوێ ئەکردەوە مەکتەبم ئەکردەوە مزگەوتم ئەکردەوە وەکو ئەوانم ئەکرد ئەفەرمێ پێغەمبەریان صلی الله عليه وسلم فهما في الأجر سواء
ئەو دوو کەسە لە ئەجرا وەکو یەک ئەمیان بە فعلی کردوێتی ئەمیان بە نیەت جێبەجێ کرد ئەوەندە نیەت گرنگە بۆیە ئەو نیەتە کە ئەهێنیت بالضبط وەکو وایە کارەکەت جێبەجێ کردوێ ئەمە دوان لە لەوانەی کە لەسەر زەویە هەن دوانەکەی تر کێن ئەفەرمێ دوانەکەی تر کەسێکە خوای گەورە ماڵی داوەتێ و عیلمی نەداوەتێ ماڵی داوەتێ بەڵام بێعیلم بێدین لە غەیری شەریعەتە سەرفی ئەکە بە هەر شتێ سەرفی ئەکە زوڵم ئەکا کۆی ئەکاتەوە چونکە ئینسان لە قیامەتە دوو پرسیاری گەورەی لێ ئەکرێن لە چیا ماڵت بەدەستهێنا لە چیا سەرفت کرد لە هەردوو ڕێگاکە بە غەڵەت بەدەستیێنێ بە غەڵەت سەرفی ئەکە ئەفەرمێ ئەم کەسە تێکەڵ و پێکەڵی ئەکا ماڵەکەی سەرف ئەکا لە غەیری حەقی خۆیە کەسێکی تریش هەیە نە ماڵی هەیە و نەعیلم لە دوورەوە سەیری ئەمەکە بەخوا منیش هەم بۆیە وەکو ئەوام لێ ئەکرد وەکو ئەو لێ ئەکرد ئەفەرمێ فەهومە فی الوزری سەوا لە گوناهەکە وەکو یەک بەشدارن جا بزانە هەموو خاتیراتی دڵ چەند خەتەر بۆیە لە وتارێکە بە درێژی باسی خەیاڵی ئینسانم کردو خەیاڵی ئینسان زۆر گرنگە ئەبێ ئێمە خەیاڵمان لە کۆنتڕۆڵا بێ خەیاڵی ئینسانم باسکەوە بە درێژی ئەبێ خەیاڵی کەسی موسڵمان چۆن بێ ئەبێ تەنزیمێکی بۆ مێشک و خەیاڵی خۆی دانابێ خەیاڵی پەل نەکوتێ بۆ گوناه ئێستا بێنە پێشاوی خۆتان کەس هەیە خەیاڵکە بڵێ شەو ئەچمە سەر ماڵی دراو سێکەم ئاوا پارەکەی ئەدزم قەت ئەم خەیاڵە نایە بە زیهنی ئێمە بۆ چونکە لە خەسڵەتی ئێمە دزیکردن نییە بەڵام گەنج دیقەتە دەی جاری وا هەیە خەیاڵی زینا ئەکە نابێ بیکە ئەبێ ئەو خەیاڵە ڕاگرێ بۆی خەسڵەتی زینا لەناو ئەمە دروست نەبێ یان هەر کردەوەیکی تر کە خراپ بێ و لە خەسڵەتی تۆیە لە خەیاڵی تۆیە بێ کەوابوو لە خەسڵەت تا وردە و دەدروسە بۆی ئەفەرمێ هەموو عالم لەم چوار بەشە تەجاوز ناکە یا چاکەکارە و لە دەستیان شێتی چاکە بکە یا چاکەکارە و لە دەستیان نییە و تەمەنا ئەکا وەکو یەکوان یا خراپەکارە و لە دەستیایەتی خراپەکان ئەکا یان ئەوە تا بەعەکسەوە خراپەکارە بەڵام ناتوانێت خراپەکان بکە بەڵام تەمەنای بۆ ئەکا هەردووکیان ئەم دوانە خراپەکار و ئەو دوانە چاکەکار لە ڕۆژی قیامەت ڕیوایەتێکە فەرمێ مەلائیکە ئەعمالی ئینسان بەرزەکەنەوە طبعا هەموو دووشەممان و پێنجشەمانێک ئەعمالی ئینسان بەرزە بێتەوە بۆیە پێغەمبەریان صلی الله عليه و سلم فەرمێتی دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژوو بن بۆی کە کردەوەکەتان بەرز کراوە لای خوا ئەبەو شێوازە بێت کە تۆ ئەچیتە حوزوری خوا بە زمانی بە ڕۆژووە کردەوەکەت بەرز بێتەوە ئەفەرمێ مەلائیکە ئەعمالەکان بەرزەکەنەوە هی کەسێک ئەهێنن ئەڵێن پەروەردگارە ئەم هەموو کردەوە جوانەی جێبەجێ کردەوە بۆ تۆ ها سیرکە ئەفەرمێ خوا جەل جەلالوه ئەفەرمێ بۆی منووسن بە خراپ بۆی بنووسن چونکە لەبەر خاتی من جێبەجێ نەکردو چونکە مەلائیکە ئاگیان لە دڵی تۆ نییە نازان نیەتی تۆ چی ئەفەرمێ کەسێکی تر خوا جەل جەلاوه یونادی المەلک خوای گەورە هاوارەکە هۆ مەلائیکە ئەوە بنووسن ئەوە بنووسن ئەوە بنووسن بۆ فڵان کەس ئەڵێن وەڵڵی خۆیان نەیکرد ئەفەرمێەوە ئاگاتان لێ نییە ئەو کەسە ئینەه قەد نەواه لە نیەتیان نیەتی هێنا بۆ ئەو ئیشە جێبەجێکە بڕۆن بۆی بنووسن بۆیە نیەت زۆر گرنگە ئەجری ئینسانی ئیماندار بە نیەتەکەیەتی نیەت المؤمن خەیر من عەمەلیه ڕیوایەتێکە گەرچی ضعفێ لە سەنەدەکە هەیە بەڵام معناکەی تەواوە نیەتی ئینسانی ئیماندار ئەوەی کە لە دڵیا ئەگوزەرێ لە کردەوەکەی جاری وایە باشترە ئەزانی ئەکرێ بە نیەت چەند ئینسان ئیشی گەورە بکە چەند کاری گەورە جێبەجێ بکە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ هیچ کردەوەیەک نازانم لە دوای فەرزەکان کە ئەجری بە ئەندازی وەرع بێ وەرە ئینسان خۆی لە گوناه بپارێزێ و ئەندازی نیەتهێنان ئەجری هەبێ نیەتهێنان بۆی ئینسان هەمیشە لە نیەتی خۆی ساخ کاتەوە دائیمە لە بینی خۆی خۆیان من ئەم ئیشە چۆن دەستنوێژێکە لەبەر خاتی خۆ ئەگری کەس پێت نازانێ چۆن غوسلێک ئەەکەی خۆشۆردنێک ئەەکەی تەنها لەبەر خاتی خوا لاشت گران بووە کەس نازانێ خۆت ئەزانی چۆن ڕۆژوو ئەگریت و صدق کەس ئاگای لێت نییە تۆ بە ڕۆژوو ئەبی دەی هەموو کردەوەکانت ئاوا ڕێکە لەبەر خاتی خوا صدقت هەبێ لەگەڵ ڕازگۆ بە لەگەڵیان وتیان بە کەسێک بە پیاوچاکێک وتیان کردەوەیەکمان پێ بڵێن هەمیشە بیکەین و ئاسانیش بێ و لە خۆمان نزیکاتەوە وتیان شتێکی زۆر ئاسانەیە بەس ئینوی الخەیر
نیەتی خێر بێنە نیەت بەس ئەم نیەتی خێرە بێنە خوا زۆر دەرود لێ ئەکات بۆیە ئینسان دائیمە لە حیاتیە ئەبێ ژیانی خۆی بڕازێنێتەوە هەر هەمووی بە نیەتی خێر هەموو حیاتی بڕازێنێتەوە بە نیەتی خێر ئەو نیەتە خێرە کە خۆی پێ ئەڕازێنێتەوە بەردەوام خوا گیان بۆی زیادەکە دەروی لێ ئەکاتەوە کەوا بوو ئێمە ئەکرێ خەومان ئەکرێ خواردنمان ئەکرێ هەموو پیشەیە کە ئەیکەین هەمووی بە ئەجر و پاداش بۆمان بنووسرێ بەهۆی ئەو نیەتە سادیقەی کە لە دڵمانە چەندێ نیەتەکەت ڕازگۆیانەیە چەندێ لەگەڵ خوایە ئەژی ئەوەندە زیاتر خوای گەورە دەروی خێرە لێ ئەکات ئەوەندە زیاتر کردەوەت بۆ ئەنووسێت لە قیامەتە کۆتا قسەم لە خزمەتانە لەم بابەتە لە باسی نیەتە بڕواکەن جاری وا هەیە ئینسان نیەتێکی زۆر بچووک کە لە دڵیا هەیە کە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بیرکەنەوە ئەفەرمێ هەندێک جار لە نوێژەکانیە خەیاڵی جێشەکەی ئەکرد چی لێ بکە هەرچی ئەکرد لە نوێژەکەی لای ئەدا بۆ خەیاڵی جیهاد خەیاڵی خەیر کە لە بوخاریە هاتووە ئەفەرمێ هەموو جارێ ئەی فەرموو خوای گەورە جیهاد کە یەکێکە لە عیبادەکان لەگەڵ نوێژە پێکەوە بۆی کۆکردمەوە هەردووکی کۆکردەوە هەردووکی بۆ نووسرا بۆ چونکە نیەتی خێر زۆر عەزیمە بۆیە سوڵتانی موسڵمانان کە عادلە واجبە لەسەر موسڵمانان زۆر ڕێزی لێ بگرن طبعا سوڵتانی یەکێک لەوانەی کە لەژێر عەرشی خۆیان سوڵتانێکە کە عادل بێ لەسەر زەویە بۆ چونکە دائیمە سوڵتانی عادل نیەتی خێر سوڵتانی جائریش دائیمە نیەتی شەڕ طبیعیە بەلایەوە بەس خۆی وجودی هەبێ باشە کەسایەتی خۆی هەبێ مێژووی خۆی پارێزراوە بێ خەڵک لە برسا ببرێ بەلایەوە ئاسایی بەڵام عادلەکەوە هانیە خۆی و هەموو شتێک ئەکاتە فیدای ئەو خەڵکی کە لە بەردەساتی خوا خستونێتێ بەردەسی خوا ئەمی کردو بە گەورەیان بۆیە ئیمامی عادل ئەجر و فەزیلەتێکی زۆر گەورەی هەیە بۆیە ئێمە لە حیاتی خۆمانە عەزیزانم ئەبێت دڵمان پڕکەین لە خەیر لەگەڵ خوایە هەمیشە لە بیری ئەوە بە عیباتی جوانترکەی باشترکەی بەخوا جاری وا هەیە عیباتەکەشە نەکردو بە ئەجر بۆ دنووسرە لای خۆ لەگەڵ خەڵکە لەگەڵ ماڵ و مناڵی خۆتە لەگەڵ دراوسەیە لەگەڵ دەوروبەرە لەگەڵ خوشکتە لەگەڵ براتە ئەم نیەتە خێرە بخەرە ناخت قەت بە گومانی خراپەوە لەگەڵ خەڵکە ژیان نەبەیتە سەر هەمیشە بە نیەتی باشەوە ئینسان بە نیەتی باشەوە ژیا وەڵڵاهی دنیای ئەبێ ئاخرەتی بێ چونکە لێرە ئیسراحەتەکە هەمیشە نیەتەکانی لە کاری باشە لە کاری خەیرایە جاری وا هەیە نیەت ئەهێنی ئەڵێ ئەمەوێ مزگەوتێ بکەم خۆزگە منیش مزگەوتێکی جوان ئەبینی خۆزگە منیش مزگەوتێکی ئەم مزگەوتەم بکردە لە قیامەتە پێت ئەڵێن مزگەوتێکی جوانت بەم قەشەنگیە کردووە خۆزگە بمتوانایە هەموو خەڵکی هەرێمی کوردستان بە نمونە مەسەلەن هاوکارێکی جدیم کردنایە مانگان هەر هەموویت بۆ نووسرە تەسەوەر کە حتا کافرێکە بینی خۆزگە لەسەر دەستی من هیدایەتی وەرگرتە کەسێکی گوناهبارە بینی خۆزگە لەسەر دەستی من خوا هیدایەتی ئەدا هەمووی بە ئەجر کە ئەنەما هیدایەتی داوە ئەجرەکەت بۆ نووسرە بۆیە ئەم نیەت ساغیە لە ئێمە ئەم فەضیلەتی نیەتە لای ئیسلام کارێکی زۆر گەورەیە کە هەمومان کاری لەسەرکەین تاوەکو خوای گەورە دەروی خێرمان لێ ئەکاتەوە بە لیقای ئەو شا دەبینەوە بە سەرێکی بەرزەوە و بە کردەوانێکی جوانەوە خوای گیان ئێمە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵینەوە ئەم کەلیماتانەمان لێ قبوڵ کە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا ڕەبی خوایە ئەم دەرسە و تەواوی دەرسەکانی تر بکەرە مایە ڕەحمەت و بەزەی و بەسەرمانە دای ببارێنە خوایە دڵمان ئارام کە خوایە ماڵمان ئارام کە خوایە وڵات و نیشتیمانمان ئارام کە خوایە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا ئەکرەمە الئەکرەمین یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای لێمان قبول کە یا رب العالمین خوای گوناهێک کردومانە بە ئاشکرا عەفومان کە بە پەنهان گوناهێکمان کردو عەفومان کە یا ربی خوایەکیان داوا لێ ئەکەین هەر موشکیلە و کێشەیەکمان هەیە بۆمان چارەسەر کە خوای گرفتەکانمان چارەسەر کە یا ئیلاهی گرفتەکانمان چارەسەر کە خوای ئێمە هەمومان فەقیر و محتاجی بەردەم دیوانی تۆین یا ئیلاهی تۆ کەریم و گەورە و بەخشندەی خۆمان هێناوەتە بەردەم دیوانی تۆ یا ربی خوای ئەوەی ئەمانەیە پێمان عەتاکە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من الشوء وشبوري خواه لمن قبولك